مامۆستا و هەندێک خەڵکیان وا حاڵی کردووە کە دوعای شەو خراپە، نابێت دوعا لە خەڵک بکەیت. نا کەسی مەزلوم ئەوەی کەوا ستەمی لێکرێت ئەبێ دوعا لە زاڵم بکات. یعنی کەسێ دێ هەتکی ئاعراز و ناموسەکەی تۆکات، مناڵت ئەکوژێت، بریندارت ئەکا، عەرزت داگیر ئەکات، قەرزت داوە پێی قەرزەکەت ناداتەوە، تێگەی والحاصل خراپەت بەرامبەر ئەکات، بوختانت بۆ کات، تۆمەتت بۆ دروست ئەکات، لە بەلاش سحرت لێ ئەکات، جادوت لێ ئەکات. تۆ بە هەموو شێوازیە مەزلوم دوعاکانی قبوڵە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بە معادی کوری جەبەلی فەرموو اتقی دعوة المظلوم، لە دعوەی ستەم لێکراوە بترسێ، لەوە بترسێکەوە ستەمی لێکەیت و ئەویش دوعات لێ ئەکات. فەرمووی لە بینی ئەو ئەڵڵایە هیچ پەردەیەک نامێنێت، هیچ پەردەیەک نامێنێت. سعدی کوری ئەبی وەقاس کاتێ لە کوفە بوو، پیاوێک لە منافقینی کوفە بوتانی بۆی هەڵبەست. یعنی سمعەی سعدی کوری ئەبی وەقاسی لەناو خەڵکە ناشرین کرد، وتی ئەمە ئەو حەقێکەوە پێویستە بماندرێتە لە بەیت المال وەکو معاش بە حەق تەوزیعی ناکا و عەدل نییە لە بینمانە، و ئەو نوێژەمان بۆ ناکا کە نوێژی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. کۆمەڵێ بوختانی بۆ سعدی کوری ئەبی وەقاس کرد. ئیتر والحاصل سعدی کوری ئەبی وەقاس شکاتی لێکرا لا ئیمامی عومەر، وەفدی ئیمامی عومەر هات بۆ کوفە، خەڵکیان کۆکردنەوە، مزگەوت بە مزگەوت ئەگەڕان، هاتنە ئەو مزگەوتەی کەوە بوختانەکە بۆ سعدی کوری ئەبی وەقاس کراوە. کاتێک کە ئەو پیاوە هەستا بوختانەکەی دووبارە کردەوە، سعدی کوری ئەبی وەقاس وتی پەروەردگارە، ئەگەر ئەو عەبدەت ڕاست ئەکا دەربارەی من، خوایە هەردوو چاوم شۆرک، و تەمەنم درێژ کە لەگەڵ ئەوەشا فەقیرم بکە و تووشی فیتنەشم بکە. بەڵام ئەگەر ئەو عەبدەی تۆ درۆ ئەکات، بوختانم بۆ ئەکات، یا ڕەبی خوایە هەردوو چاوی چۆرکیت، تەمەنی درێژکەیت، لەگەڵ ئەوەشا فەقیری بکەی، لە ئاخر تەمەنیشیا تووشی فیتنەی ئافرەتی بکەیت. ئەفەرمون لە کوفە دوعاکەی سعدی کوری ئەبی وەقاس گیرا بوو. ئەم پیاوە تەمەنیە زۆر درێژ، تەمەنێکی زۆری هەبوو، هەردوو چاوی چۆر ببوو. بە شێوازی چاوی چۆر ببوو، برۆکانی کەوتبووە ناو چاویەوە، و زۆر فەقیر ببوو، لە ناو بازاڕا دەروەزەیە کرد، سواڵیە کرد، دەستی لە خەڵک پانە کردەوە، لەگەڵ ئەوەشا بەو تەمەنە تووشی داوێن پیسی و فیتنەی ئافرەت ببوو. بۆیە هەر کەسێک زوڵم لە هەر کەسێ بکە، با مەزلومەکە ستەم لێکراوەکە دوعای لێ بکە، هەر هیچ نەبێ بڵێ حەسبی الله ونعم الوەکیل، من خوام بەسە. تۆ بە حیزب و بە دەسەڵات و بە تفەنگ و بە قووەت و بە پارە تا ئەنازی، من بەخوایە ئەنازم. ئەلەیس الله بکاف عەبدە، الله بۆ تۆ بەسە. چۆن پشتی سەدام حوسێنی شکان، چۆن پشتی قەزافی و ئەو هەموو تاغوت و زاڵمەی شکان، واللهی پشتی ئەو زاڵمەش ئەشکێنێکەوە پشتی تۆی داوە لە عەرز، کە ماڵی تۆی خواردووە، کە بوختانی بۆ کردووی، کە ماڵی لێ تێکداوی، کە چارەتی کە دوورتی خستەوە لە ماڵ و مناڵەکەت، کە بێبەشی کردی لە خۆشیەکانی ژیانت. قەسەمەن بالله چۆن خوای پەروەردگار تەواغیت و زاڵمەکانی لە ناودا، ئەو زاڵمی کەواستەمیشی لە تۆ کردووە ئەویش ئەو لە ناو ئەبات. بۆیە ئەو کەسی کە زۆڵمی لێکرێ حەقە بۆ خۆی دوعای لێ بکە، دوعا لەو زاڵمە بکات. ئەرە وەڵڵا بڕۆ سوجدا بڵێ خوایە حەقم بسێنە، خوایە ئەو کەسە زوڵمی لێم کرد، خۆ تۆ ئاگات لێیە، ئەوەی بەرامبەر من کردی خوایە تۆڵی لێ بکەرەوە. وەکو چۆن دوعاکەی سعدی کوڕی ئەبی وەقاست گیرا کرد، دوعاکەی منش گیرا بکە. بۆیە ئەو کەسی کە واستەمی لێکرێت، ئەرە وەڵا دروستە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەندێک شوێنە دوعای بۆ مسلمان بۆ خەڵک کردووە، فەرمی اللهم اهدی قومی فإنهم لا يعلمون. لە طائف کاتێ بەردەبارانیان کرد، فەرمی خوایە هیدایەتی ئەم قەومەم دا، ئەم قەومە نازانن کە من پێغەمبەرم، نازانن هاتووم تەوحیدم بۆیان هێناوە، ڕووناکیم بۆیان هێناوە، هاتوومە لە بتپەرستی و تاریکی ڕزگاریان کەم. بەڵام کاتێک ئەبوو جەهل کۆمەڵێ لە ئەسحابەکانی شەهید ئەکات، باشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک دانە مانگ لە نوێژی بەیانیە، لە ناو نوێژە، ئەی فەرموو اللهم عەلەیکە بئەبی جەهل، خوای ئەبوو جەهل لە ناو دەی، دانە بە دانە ناویانی ئەهێنا لە ناو نوێژەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لێیان کردووە، دوعای لە کافرین کردووە، لە مشریکینی قوڕەیش کردووە. بەڵێ ئەو کەسی کە زوڵمی لێ ئەکرێ، مەزلومەکە ئەتوانێت دوعای لێ بکات. ئیتر بەس دوعا لە خۆی بکەن، دوعا لە ماڵ و مناڵی مەکەن. ئەو کەسی کە خۆی زوڵمت لێکات، مناڵەکەی تاوانی نییە، ژنەکەی تاوانی نییە، ڕەنگە دایک و باوکی تاوانی نەبێت،
بس ئەوە نەبڵێ حەسبی الله ونعم الوەکیل. حەسبی الله ونعم الوەکیل پشتی هەموو ظالم و تاغوت و ستەمکارێکە شکێنێت، یەقینتان هەبێت وەلەو بەعدە حین. خوای گەورە جڵەوی بۆ شل ئەکات بۆ ئەوەی بە کەیفی خۆی زوڵم کات، بەڵام کە کاتی هات ئینە ئەخذەهو ئەلیمون شەدید. ناتوانێت لە دەستی ئەڵڵا ڕزگاری بێت، ناتوانێت. هەموو خەڵک ئاواتە خواز بوو بۆی یەک جارێ سەدام حوسێن ببینێت. من وازانم ئێستایە باشە یعنی تازە پرۆسی ئەنفال ببوو، ئەنفالەکە کرابوو، ئەنوو سەدام حوسێن دێ بۆ چەمچەماڵ و هات بۆ چەمچەماڵ. باشە ئەو کاتە ئەو کوردە جەرگ سوتاوە بە عەشقەوە بوون، بە عەوداڵەوە بوون سەدام ببینن. ئیتر بە هەر حاڵێک باشە خەڵک ئاواتە خواز بوو یەک جارێ بیبینێت، بەڵام ئێستا لەکوێیە؟ رب العالمین پشتی شکا، پشتی کوڕەکانی شکا، پشتی ماڵ و مناڵ و عەشرەت و حزبەکەشی شکا. کەما تەدین و تودان، چی لەگە خەڵکا بکەی ئەوە لەگەڵا ئەکرێتەوە. بەخوا چاڵ بۆ هەر کەسی هەڵکەنیت خۆت ئەکەویتە ناو چاڵەکەەوە، ئەگەر ئەوش بکەوێتە ناو چاڵەکەەوە تۆش ئەکەویتە ناو چاڵەکەەوە. بۆیە هەر تەواغیت و ظالمێک لەسەر ئەم ئەرزەیە زوڵم بکەن، خوای پەروەردگار ڕۆژێ لە ڕۆژان لەم دنیا بە بەرچاوی خەڵکەوە تۆڵەی ئەو مەزلومانی لێ ئەکاتەوە. قەسەمەن بیللا تۆڵەی لێ ئەکاتەوە. ئەوەی جەرگی خەڵک بسووتێنێ خوا جەرگێ سووتێنێت، ئەوەی شەرەف و کەرامەتی خەڵک بڕوشێنێ و عیب و عاری کات ڕەشی کا لە ناو خەڵکا خوای پەروەردگار ڕەشیەکە لە ناو خەڵکە پشتی ئەشکێنێت. بۆیە دوعای مەزلوم قبوڵە و ئەوەشتی ئەڵێ دوعای شەڕ هەڵ ئەگەڕێتەوە نازانم ها بەرەو دوا دێتەوە نازانم شتێکی ئاوایە ئەسڵ و ئەساسی نییە. ئەڵێ دوعا لە خەڵک مەکە، دوعای بۆ خۆت ئەگەڕێتەوە. چۆن بۆ خۆت ئەگەڕێتەوە؟ والعیاذ بالله خوای گەورە زاڵم نییە. وما ربك بظلام للعبید، یعنی کەسێک کە زوڵمی لێت کردووە باشە بوختانی زینای بۆت کردووە، ماڵ و عایلەی لە تۆ شێوانووە، کاکە پارەت بە ڕەنج و شانی خۆت بە عەرەقەی ناوچەوانی خۆت پیا کردووە، پارەکەتی خواردووە باشە پارەکەتی خواردووە. تۆ ئێستا دوعای لێ بکەی خەڵکێ لەولاوە بێ بڵێ وەڵا کاکە دوعاکە بەرەو عەکسە تووشی خۆت دەبێت، دوعای شەڕ لە کەس مەکە. ئەوە چی مانایەکە؟ ئەو چی عەقڵێتێکە؟ ئەو کەسە نە لا ئیلاهە ئیلەڵڵا تێگەیشتووە، نە بە بەڕاستی ئەڵڵاشی دۆزیوەتەوە. ئەڵڵا لە پشتی ستەم لێکراوانە، هەر کەسێ ستەمی لێ بکری ئەڵڵا لە پشتێتی. و حکمەتیش لەوەیە چییە کە یەکسەر خوای پەروەردگار ئەو کەسە نادا لە عەرز و پشتی ناشکێنێت. حکمەتەکە ئەوەیە هەڵی گرتووە بۆ ئەوەی تاوانێکی زۆر زۆر بکات، تاوی مستحقی جەهەنەم بێت، و بۆ ئەوەی خەڵکێکی زۆر بە چاوی خۆیان ببینن ئەم کەسە چۆن ڕسوا ئەبێ لەسەر زەویە.